پرسی لەباربردن وەک تاوانێکی گەورە سزای بۆ دانراوە لە کاتێکدا لە جیهانی ئێستادا لەباربردن لە هەندێک لە شوێنەکان لە هەندێک لە دەوڵەتەکان بەشێکە لە مافی دایکان و باوکان تا تەمەنێکی دیاریکراوی کۆرپەلا لە هەندێکی تر لە دەوڵەتان مافی تەواوی دایکە کە بڕیار لەو خاڵە بدات. دووهەم یاسای جێبەجێکردنی عێراقی ژمارە 45 ساڵی 1970 ئەمیشان پێویستی بە هەموارکردن هەیە. بۆ نمونە هەموو ئەو بڕیارانە دووهەم یاسای جێبەجێکردنی عێراقی ژمارە 45 ساڵی 1970 ئەمیشان پێویستی بە هەموارکردن هەیە. بۆ نمونە هەموو ئەو بڕیارانەی دادگا و نووسراوی فەرمی و نافەرمیەکان کە دەبرێتە بەڕێوەبەرایەتیەکانی جێبەجێکردن دەکرێن بە ئەقساط یان پێنجێکی داهاتی قەرزدار کە ئەمە پێویستی بە هەمواری بەپەلە هەیە. سێهەم یاسای سەلماندنی عێراقی ژمارە 107 ساڵی 1979 هەموار کراو. کەم و کوڕی زۆری تێدایە بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئامڕازەکان لە جیهانی تازەدا. بۆ نمونە گرتە ڤیدیۆ کە لە ئێستادا یەکێکە لە ئامڕازەکانی سەلماندن لە هەموو جیهان بۆ گەیشتن بە حەقیقەتەکان کە لە ئێستادا بوونی نییە لەم یاسایەدا. چوارهەم یاسای باری کەسی عێراقی ژمارە 188 ساڵی 1959 هەموار کراو. کەم و کوڕی ئەجگار زۆری تێدایە بە حکمی ئەو یاسایە گەڕێنراوەتەوە بۆ ئیجتیهادی فوقەهاکانی سەدەی 2 و 4 کۆچی کە لە کاتی ئێستادا زۆربەی ئەحکامەکان گۆڕدراون بە پێی گۆڕانی زەمەکان شوێنکات. بۆ نمونە لە سەرجەمی قانونەکەدا هاتووە کە ئافرەت نیو شایەتان نیو میراتە تەنانەت لە یاسای ژمارە 15 2008 دەرچوو لە پەرلەمانی کوردستان ڕێگری لە فرژنی نەکراوە بەڵکو کۆمەڵێک مەرجی بۆ دانراوە لە کاتێکدا پێویست بوو کە پەیوەست بکرێ بە شوێنی ناسنامەی باری شارستانی تاکەکان چونکە خەڵکانێک لە هەرێمی کوردستان دەچن لە ناوەڕاست و باشووری عێراق فرژنی ئەنجام دەدەن. بەم شێوەیەش یاسای ژمارە 15 ساڵی 2008 ناچێتە بواری جێبەجێکردنی تەواوەتی. پێنجەم یاسای پاراستنی مافی مؤلف ژمارە 3 ساڵی 1970 ئەمیشان زۆر کەم و کوڕی تێدایە بە حکمی ئەوەی کە لە ساڵانێکی زۆر زوو تەشریع کراوە و لە کاتی ئێستادا لە هەرێمی کوردستان پێویستمان بە تەشریعکردنی یاسایەک هەیە بە ناوی خاوەنداریەتی هزری کە من پرۆژەیەکی ئامادەکراوم بۆی هەیە و لە داهاتووشدا ئاراستی پەرلەمانی کوردستانی دەکەم. شەشەم وەک لە یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان بوونی هەیە کە ئێستا 8 ئاین نوێنەرایەتیان هەیە لە وەزارەتی ئەوقاف لە کاتێکدا تەنها دوان لەو ئاینانە یاسای تایبەتی خۆیان هەیە کە ئاینی ئیسلام یاسای باری کەسی هەیە هەروەها یا ئاینی کریسیانەکان مەواد شخصیان هەیە. بەڵام هیچ یەک لە ئاینەکانی دیکە یاسای تایبەت بە خۆیان نییە کە بۆ ئەمە پێویستە یان یاسای باری شخصی باری کەسی بە شێوازێک هەموار بکرێتەوە کە بە تەواوەتی دابماڵڕێ لە هەموو دینەکان و مرۆڤگەڕایی تێدا سەربەست بێ یاخود پێویستە هەموو ئاینەکانی تر کە لە وەزارەتی ئەوقاف ناویان هەیە و یاساکانی هەرێمی کوردستان ناویان جێگەی کراوەتەوە پێویستە پرۆژەی تایبەت بە خۆیانیان هەبێ. کاتەکەت ئەگەر تۆزێک ئەگەر 30 ثانیە تر دەی بەسەرچەوە کە من لە ئێستا کارم لەسەر پرۆژەیان کرد پرۆژە یاسا کردو بۆ ئاینەکانی تر کە گەر بکرێت لە داهاتوویەکی زۆر نزیکە کاری لەسەر بکەین. کۆدای چەند پێشنیار و پرۆژەی تر هەن بەڵام لە داهاتوویەکی نزیکە ئاڕاستی دەکەین. ئێستا بوارە ڕەخسێنین هەدیەخان تاکە پەرلەمانتاری ئێزیدی لەناو پەرلەمانی کوردستان داوای کردووە مداخلەیەکی 30 ثانیەی ئەگەر فەرموو. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمانی پشتی ئەو ڕێکەفتنات نەبەرە حکوومەتە هەرێمی و بەغدا هاتیەکردن سەر ئاساییکردنا دۆخێ شنگارێ مخابنی بە هەتان هۆ نەکەفتێت وارێ جێبەجێکردنێدا و خەلکێ مەژیانەکە سەخت و دژوار دەرباستکەن و کارەسات و ڕوودانێن دڵتەزین ڕوویدەن تایبەت وبەری چەند ڕۆژە کەمپا بێرسڤێ چەند کەمپ هات نەسۆتن و 4 کەس بوونە قوربانێک و بابەک و 3 زارۆکی توی بوون و چەندین بریندارژی هەبوون. ئەفجا داخوازش پەرلەمانی کوردستانی و حکوومەتە هەرێمێت کەم و بتر گرنگی بێرە کەفتنێ بدەن و پریا حکوومەتە هەرێمێت گەل نەتەوەین ئێگرتی بتر فشاری سەر حکوومەتە بەغدا بکەم بۆ جێبەجێکردنا خاڵین وێڕێ کەفتنێ و نەمانەوان هێزن نەیاسایی و ئاساییکردنا دۆخە شنگاری. زۆر سپاس. کاک بەڵێن فەرموو ئەگەر ئاخر دەی مداخلە نەک نقطە نیزام دەی. زۆر سپاس بەوە دەرفەتە بەڕێ سەرۆکی پەرلەمان. وڵای من ئەمێ پێشنیازێ بکەم وەکو دەرەنجامێ بۆم کۆبوونەوەی هاوڵاتیە کە لە دەرەوە سەیری ئەماکە
ئەڵێ لەوانەیە یەک کەس هاتبێ وتاری بۆ هەموو ئەم بەڕێزانە لە سەر فراکسیۆنەکان نووسی بێ هەمووی خەمی هاوبەش کۆی کردوینێتەوە هەمووی بەرژەوەندی خەڵک کۆی کردوینێتەوە یعنی لە 1970 قسەکان لە 1990 قسەکان لە وتاری سەرۆک فراکسیۆنەکانە هەمووی یەک خەم و یەک ئامانجە ئێمە بۆ ئەم پەرلەمانی کوردستانە و گلێشی لەسەر لابچێک کە پەرلەمانێکە خوانەخواسە کارانیە ناتوان ئێرکەکانی و خۆی جێبەجێ بکە من پێشنیازەکەم و بۆ وتەکانمان لەسەر ئەوراق نەمێنێتەوە بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان وتاری بەڕێز سەرۆک فراکسیۆنەکان وەرگێ لە سبینێ زووتر نییە کۆبوونەوەیکی هاوبەشی سەرۆک فراکسیۆنەکان بکە ئەو لەوێتی و ئەو ئامانجە هاوبەشانەی کە لە وتارەکانی هەمومانایە ڕیزبەندی بۆ بکەین شەو ڕۆژی بۆ بخینە سەریەک بۆی بتوانین ئەم وەرزەی نوێی یاسادانان وەرزێکی کارا بێ بتوانین زۆرترین خزمەتی خەڵکە تۆ ئەگەر دیقەت بێکاکێ من لە پاڵ ئەو پرۆژه یاساکان مەسلەی ئازادی ڕادەربڕین مەسلەی یەکەمەکان هەموو خەمی هەمومان بووە یعنی ئەتوانین بە هەمومانەوە خزمەتی بکەین لەبەرەوە هیوادارم میکانیزمێکی بۆ بدۆزینەوە لە قسە دەربچێت زۆر شاخەوان فەرموو دەست سپاس کاک شاخەوان باش کاک مامێک بەرە سەرۆکی پەرلەمان من لێرەوە سوپاسی هاوڕێیانەکەم لە لیژنەی بەدواداچوونی کێشە و گرفتەکان لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین دیارە هاوڕێیانی هەرسێ لیژنا بۆ بەدواداچوونی کێشە و گرفتی خۆپیشاندەران جودێکی زۆر باشیان کردووەوە مانوبوونێکی زۆریان کێشاوە لێرەوە مانوبوونەکانیان جێگەی تەقدیر و ڕێزە من ئەمەوێ یعنی ڕوونکردنەوە بێم لەسەرەوەی کە راپۆرتی هاوبەش کۆتایی هاتووە و ئەوە راپۆرتەکەی ئێستا لە بەردەستمانایە چەند هاوڕێیەک ماوە تەنها ئیمزای کە ئەینا راپۆرتەکە کۆتایی هاتووە هیچی نەماوە و ئەگەر کەمێکیش دواکەوت پێ راپۆرتەکە پەیوەندی هەبووە بۆەوەی کە پەیوەندی هەبووە بە پشی پەرلەمان و بەو ئەوەی کە لە ڕابردوو پشوو بووە مەسلەی وردەکاری راپۆرتەکە ئێمە لە راپۆرتەکە بە وردی هەموو بابکاتە دەستمان اینجا وردەکاریەکە بەگەر پێویستی کرد جا قەزدەم ئەوەیە راپۆرتەکە کۆتایی پێ هاتووە تەنها بەزەوەی ماوە ئیمزای چەند هاوڕێیەکی ماوە ئیتر ئێمە ڕەوانی سەرۆکایەتی پەرلەمانەکرامیانی کۆتایی نەهاتوو نەدراوەتە دەستەی سەرۆکایەتی ئەوانەی کە ماوەن ئیمزاگەر سەرنجە شتێکتانەیە کۆتایی کن بۆ لای ئێمەوە ئەمڕۆ تەواو بێ ئۆینەری بۆ سەرۆکایەتی پەرلەمان سوپاس کاک ڕۆمیۆ دەی بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من پێشەوەی قسە لەسەر راپۆرتە بەشاکە بکەم من نقطەی نیزامیەکم هەبوو ئەگەر بکرێت ئێمە بەس کاک ڕۆمیۆ ناتوانین نقطە نیزامی چکە هەدگووە پێشتەگە تۆزێک بە پەلە بکەی باش بەڵێ ئێمە وەکو لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆچی لە مافی مرۆڤ دوای سەردانی تقریبەن 2 ساڵی ڕابردوو بۆ چاکسازەکانی کوردستان و هەروەها بۆ لایەنی پەیوەندیدار وەکو داگاکانی هەرێمی کوردستان ئێمە چەندەها کەم و کوڕیمان بینی و دواتر لە راپۆرتێکی تێروت سەڵدا باسی کەم و کوڕیەکان و باسی چارەسەرەکانیشمان کردن و لە دانیشتێکی تایبەتی پەرلەمان لە پار ساڵ لەم پەرلەمانە باسی هەموو شتێکمان کرد بەڵام تا ئێستا سپاس ئەگەر جوابی بەڵێ وەکو سەرۆکی لیژنە راپۆرتەکەتان چ لێ کرد بەڵێ من پێم وایە وڵا مەسلەیەکی عەرەبی هەیە بەڵام بە تەرجمەی کوردی دەکەم بەڵێ ئەگەر چێش لێنەران زۆر بوون خواردنەکە دەسووتێ من ئیمانم بەو قسەیە هەیە بەڕاستی چونکی لە ئێمە چەندەها کۆبوونەوەی هاوبەشمان کرد بۆ لیژنە بەڕێزان بەڵام هەموو کۆبوونەوەکان هەموو بەڕێزان ئەندامانی لیژنە هاوبەشەکە ئامادە نەدەبوون چەندەها جار راپۆرتەکە بە دوو شێوە راپۆرتمان دوو جۆرە راپۆرتمان نووسیوە خراوەتە گروپی لیژنەی هاوبەش بەڵام ڕۆژانە شەوانە تێبینی و پێشنیاری نوێمان دەهات ئێمە یەکلاییمان دەکردەوە دەبین دوای چەند سعاتێک ترشتی نوێمان بۆ داد بەشی هەرە زۆری تێبینە نوێیەکانی هەموویان دووبارە و سێبارە بوون ئەوە وای کرد بۆ ئەوەی راپۆرتەکە دوا بکرێت ئەم بەیانیا ئیمزامان کردووە کاک مام نقطە نیزامیەکەت یەک دەقە باش بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەکانی 58 59 66 69 ئەوەی من پەیوەندیان بەوەیە جەنابەت باست لەوە کرد کە لە راپۆرتەکەی دەستەی سەرۆکایەتیە 256 پرسیار وەڵام نهاتوێتەوە لەو وەڵامانی کە نهاتوێتەوە لەم خولایەکە ئاڕاستەکراون لە کۆی 1224 پرسیار ئێمە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دانیشتێکا باسی کەوتیەوە ڕێوشێنی ترە توان بگرنە بەر فعلا لە ناو پەیڕەواتوە کە بە پرسیارەکەی کە وەڵام من نادێتەوە دوایی ئالێتێکی کەشەیە کەم و زۆر پەیوەندی بۆیە مادی 66 بۆ دانیشتنیش
66 کراوە نەتیجەی نەبووە دوایی چین بۆچی بۆ مادەی 69 نەکراوە نەتیجەی نەبووە من پرسیارم لە جەنابتانەیە بەڕێزان دەستەی سەرۆکایەتی حەلێکی کەمان پێ بڵێن ئەگەر 66 جێبەجێ نابێت 69 جێبەجێ حەلێکمان پێ بڵێن وی پەنای بەری نەبەر کاکمام بەڕێزان ئێمە ئەم پەیڕەوەمان لە بەردەستایە هەر پێشتیار و سەرنجێکتان هەیە بۆ هەموارکردنی ئەم پەیڕەوە میکانزمی تری تیادانێن فەرمون بە یاداشتێک پێشکەشی سەرۆکایەتیکەم بۆی هەنگاوی تری لەسەر بکرێت کاک حاجێرش فەرموو کاک بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 56 لە پەیڕەوی ناوخۆ قسە دەکەم ئێمە وا بەرەو یادەکانی ڕاپەڕین دەچین کە بەهاری ساڵی 1991 لە 5 سێدا لە ڕانەی دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکرد دواتر شار و شارۆچکەکانی تری گرتەوە کە ئەم پەرلەمانە حکوومەتە بەرهەمی ئەو ڕاپەڕینەیە بۆیە لێرەوە بەهۆی ئەم یادە و مەزنەوە کە 30 ساڵ تێپەر دەبێت هەروەها پەرلەمانی کوردستان لە ساڵی 99 سەرۆکایەتی هەرێم لە 2012 فەرمانی ئیدارە سەربەخۆکانی دەرکرد کە ئیدارەی ڕاپەڕینی ژێکێکە لەو ئیدارە سەربەخۆانەوە بەڵام تا ئێستا بەداخەوە لە واقعدا سەربەخۆنین بۆیە پێویستە پەرلەمانی کوردستان ڕۆڵی کاریگەری هەبێت کە ئیدارە سەربەخۆکان هاوشێوەی پارێزگاکان مامەڵەیان لەگەڵدا بکرێت کەڕانیە لە ئاز ئەو قوربانی دانە و ڕۆڵی لە بەرپاکردنی ڕاپەڕینە مەزنەکەی خزمەتی زیاتر پرۆژه یاسای بودجە بەڕێوەیە لەوێ ئەکرێ قسەی زیاتر لەسەرم بابەتە بکرێ حەسی بەخان فەرمووە گەر سپاس کاگەرش مایکەکەشە دەگەر حەسی بەخان فەرموو خاڵی پەیڕەوی تکایە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا سڵاو و درود بۆ گیانی باوکی ڕۆحینەتەوەی کورد باوکە بارزانی مەزن بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەبارەت بەو لیژنە هاوبەشانەی کە لەسەر ڕاستپاردەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە 15/12 بۆ لێکۆڵینەوە لە ئەنجام و ئەو بارگرژیانەی لە پارێزگاکانی لە یەکێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان دروست ببوو کە سەردانمان کرد و دوای ئەوەش ئێمە سێ کۆبوونەوەمان کردووە تاوکو نیزانیەکەت حەسی بەخەن ئەگەر بابەتی لیژنەیە توانین لەناو لیژنە باسی بکەین بەس لەسەر یعنی شیکردنەوەی کە لەسەر ڕوونکردنەوە سەرۆک لیژنەکانتان توان لەناو کۆبوونەوە باسی خۆی نەیان گەیان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەتوان لەناو کۆبوونەوەی لیژنەکانتانە لەوێ هەر بابەتێکی گفتوگۆی لەسەرکەن زۆر سپاس حەسی بەخان بەڕێزان ئێستاش دەست بە جێبەجێکردنی خاڵی پێنجەمی بەرنامەی کارەکەین کە بریتە لە سوێن خواردنی بەڕێز پاڵێوراو هەڵکەوت ئەنوەر خەلیفە لە شوێنی ئەندامی پەرلەمان بەڕێز ومێد عەبدوڕەحمان حەسەن بەپێی حکمی مادەی 27 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان با بەڕێزیان بفەرموێت تکایە بەڕێزان دێڵە من هەڵکەوت ئەنوەر خەلیفە یونس بەخوای گەورە سوێن دەخۆم پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەو دێباڵەکانی بکەم. سپاس بەڕێزان پێویست بە کاک سیروان فەرموو خاڵە پەیڕەویەکەت بەس تکایە خاڵی پەیڕەوی فەرموو کاک چیان لێ بکە فەرموو کاک تکایە بەڕێزان لە جێی خۆتان دانیشن کاک سیروان فەرموو کاک چکە ئێمە چەندێک ڕوونکردنەوەی پێویستە باسیگەین فەرموو بەناوی خوا بەڕێزان دانیشن لە جێی خۆتان کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە پێی مادەی 111 قساکەم کە باس لە کاری ئازادی کاری پەرلەمانتاری ئەکات ئێمە وەک پەرلەمانتار لوژنەکان و لە دەرەوەی لوژنەکان بە دوواداچوونەکەین یەکێ لەو شتانەیە کە لەسەر شەقام لەگەڵ هاوڵاتیانە ئەبین من بۆ خۆم زیاتر لە 3 جار لە خۆپشاندانەکان بەشداریم کردو هەر 3 جارەکە تونند و تویژی بەرامبەر من و هاوڵاتیانش کراوە باس لەو لژنەیەکەم کە کراوە لە جلسەی پێشووترە باسم کروتم لەسەر داوای من ئەو لژنەیە پێشکەش کراوە لە
25/11/2020 داوام کردو ئەم لیژنە بەڕێزە هاتوونەتە سلێمانی گەڕاون سێ لیژنەی بەڕێز من نووسنگەکەم ژوورێکی بچکۆلەمێ دەمەتر لە نووسنگە ئەم ڕۆژی لەسەر بێش تا کەس ناتۆ پرسیارێک لە ئێمە بکە بزانێت دەست خۆش سپاس کاک بەڕێزان تکایە بەڕێزان چەند بابەتێک لێرە وروژێنرا پێمان خۆشە ئێمە ئەم ڕوونکردنەوەی باس بکەین بەڕێزان تکایە ئێمە بەرمەبنای دەستور و یاسا و پەیڕە و کارەکانی خۆمان جێبەجێەکەین پرەنسیپی جیایی لە نێوان دەسەڵاتەکان بابەتێکە لە دەستوری میشەی عێراقا بەپێی مادەکانی 1970 تەزمین کراوە بۆیە بابەتی دادگاکان دەسەڵاتی دادوەری بەڕێزان ئەم گلەیە کرا و باسیش کرا ئێمە لە پەرلەمانی کوردستان یاسایەکمانەیە یاسای دەسەڵاتی دادوەری ژمارە 23 ساڵی 2007 لە مادەکانی زۆر بە واضحی باسی سربەخۆی دادگاکان و دەسەڵات سربەخۆی دەسەڵاتی دادوەری ئەکاوە ئەرک و کارەکانی پەرلەمانی کوردستانیش ڕوونن واتە بەپێی بنەماکانی دەستور بەپێی یاسای دادوەری لە هەرێمی کوردستان و بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 43 سێەم مادەی 59 سێەم مادەی 22 شەشەم ئەرکی ئەندامانی بەڕێزی پەرلەمان ڕوونە کە بابەتێک لەژێر لێکۆڵینەوەی دادگاکانە بێت بۆ کارکردن لە لاین دەستێوەردان لە کاروباری تێکۆڵینەوەکان ئەچێتە چوارچێوەی دەرەوەی کاری پەرلەمانی کوردستان بەڕێزان بۆیە من لێرەوە پێتان ئەڵێم داواتان لێ یەکەین زۆر جار بەشێک لە پەرلەمانتە بەڕێزەکان پێمان ئەڵێن هەوڵمان ناوە هەندێک لە حکوم دراوەکانیان ئەوانەی کە گیراون بیان بینین بەڵام تا ئێستا لیژنەی تایبەتمەندیان خۆتان لیژنەی تایبەتمەندوانەی کە لیژنەی کاروباری مافی مرۆڤ و کۆمەڵایەتی یاداشتێکی فەرمیان بە ئێمە نەداوە تا بدەین ئەنجومەنی وەزیرانەوان بۆ ئێمە لێرەوە داواتان لێ یەکەم لیژنەی تایبەتمەند ئەتوان یاداشتێک گەرم ڕۆ بدەنە سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت و ئاسایش تەنسیقتان بۆ وەکەین بۆی بتوانن بچن ئەوەی کە پێویستەکە ئەنجامی بن ئێمە ئینشاءڵڵا دانیشتەکان زوو زۆرەکەین و کۆمەڵێک بابەتی دەکەین لێرەش کۆتایی بە دانیشتەکەیانی زۆر